کورە وافرەتانە مناڵی خۆمانن بەخوا کەسی لەسەر مانەدا نەبەزیوە دەستان بە ماڵ و مناڵی خۆتانەوە بێ کورە دڵپیسی نییە ئەگەر سەیرە مۆبایلەکەی بکەی دڵپیسی نییە ئەگەر قەناتە خراپەکان بسڕیتۆ مەڵێ دڵم پاکە ئەمە شەرع فەرموویەتی ئەگەر دڵپیسیە شاهید بن شەرع ئەڵێ دڵپیسیە ئەمە پاراستنی ماڵ و مناڵە نەک دڵپیسی ئەمە گرتنەوەیانە لە حەرام نەک دڵپیسی ئەوە دڵپیسیە نەیەڵە مناڵەکان بەرەو هەڵدێن بڕوا هەمووتان شاهید بن ئێمە دڵمان پیسە ئەگەر دڵپیسیە ئابا بەسەر خێزانی خۆم دەم شاهید بن ئێمە دڵمان پیسە ئەوە دڵپیسی نییە ئەوە دڵپیسیە مناڵت بەرەڵاکەی وەڵڵاهی دڵی پیسە ئەو کەسەی مناڵی بەرەڵاکە ئەوەی کچی بەرەڵاکە خێزانی بەرەڵاکە دڵی پیسە بیناسن ئەوە دڵی پاک نەبووە تۆ بۆ خوا بۆ ئیسلام بۆ قورئان بۆ دین دڵی بە شەهەوات و بە ئارەزوو پیس بووە نایەوێ دەست بۆ شتێک بووە کە زەرەری لێدا نایە ماڵ و مناڵەکەی بگرێتێ و بیپارێزێ بۆیە بەرەو هەڵدێرە ڕوە آخر معقوڵە سەرپەتیکردن چاک بێ واز لە شەرع بێرن جوانی ئافرەت بە سەرپەتیکردنیەتی کاتێک جوان دەرەکەوێ کوڕ پەلامارێدا ئای کە قسەی کوڕێک زۆر معجبی بووم ئیشی گەنی بە ئافرەتێ کردبوو لەناو بازاڕ شتێگەنی پێ کردبوو کابرایەک پێی وتی ئەرە کوڕێ تۆ بۆ ئاکەی وتی و خاڵە خۆی حەزەکە خۆی جوان کردووەتەوە خۆی ئەڵێ وام لێ بکە بەڵێ وەڵڵاهی ڕاستەکە والله كاتي خوي جوانا كاتو خوي الله بيوام ليبكن البوي رب العالمين كاتي باسي حجابك أفرمي ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين أما أولاد ربوي بناس لنا ما نبا حشمة بحيان عابا وسرن لتشك بسرن أو ساعزيت وازار نازل لنا خلقي خراف وشتوى أركايا أفرد عاباي لسردار حجابك مزبوطي دا نقرفتيك دروينا هەرکایە سنگی بەرزۆ نەکردو سەنگی داپۆشی بۆەوەی کوڕان چاوی تێ نەبڕن ئەوسا خۆی نەکردووە چیر بۆ گورگەکان بەڵام هەر کاتێ خۆی جوانە کورد ئەوسا ئەڵێ وەرە من نییە چیرم و گورگەکان پەلاماردن